هەڵبژاردن باشترین ڕێگای دروستکردنی گۆڕانکاری و ڕێگای دەستا و دەستکردنی دەسەڵاتە و باشترین ڕێگای تعبیرە لە ئیرادەی ڕاستەقینەی هاوڵاتی هاوڵاتیانی ناڕازی هاوڵاتیانی نیگەران هاوڵاتیانی مافخوراو لە هەرێمی کوردستان ئەو هاوڵاتیانەی کە مافە سەرەتاییەکانی خۆیانیان لە حکومڕانەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا پێنەدراوە بەیانی ڕۆژی ئەوانە کە بە گروتینەوە بەشدار بن و تعبیر لە ئیرادەی حەقیقی خۆیان بکەن و دەنگ بدەن و بێشک بە دەنگدانی ئەوان بە بەشداری ئەوان بە گروتینی ئەوان بۆ بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن دەرفەتی ساخته کاری کەمە بێتەوە تا ڕێژەی بەشداری بەرفراوانتر بێت دەرفەتی گۆڕانکاری گەورەترە و دەرفەت بۆ ساختەکاران کەمتر دەبێتەوە کۆمەڵی ئیسلامی ئەو هێزەین کە خۆمان لە بەرامبەر بێ ئومێدی وەستاوینەتەوە لە بەرامبەر تەسلیم بوون بە دەسەڵات وەستاوینەتەوە و چاوەڕوانین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چین و توێژەکانی کۆمەڵگا بە ئیرادەوە بەشدار بن و ئێمە بەڕاستی چۆک بە بێ ئومێدی دادەین و ئێمە سەرکەوین هاوڵاتیانی ناڕازی و ئەو هاوڵاتی و هاونیشتیمانیانەی کە بەشخوراون مافخوراون ستەم لێکراون بەیانی ڕۆژی ئەوانە و ڕۆژی گۆڕانکاریە و بە تەئکید ئێمە تا 2 سات لەگەڵ ئەو سندوقانە ئەمێنینەوە و من لێرەوە متمانە بە و لێرەوە بەڵێن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەم کە ئێمە پارێزەری باشی دەنگەکانیانە بین نوێنەرەکانمان و کۆمەڵی ئیسلامی پارێزەری باشی دەنگەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بین و ڕێگا نادەین ساختە کاری بکرێ و ئەوەی لە تواناماندا هەبێ خەینەگەر بۆ پاراستنی دەنجیان و بۆ ڕێگری لە ساختە کاری